هاندران دانیشتن هەتا یانەی زاخۆ و نەورۆزیان تووشی زیانێکی دارایی گەورە کرد. ئەمڕۆ لیژنەی تەنبیهکردن وەک دەزانن لە فیدراسیۆنی تۆپی عێراق سزاکانی سەر هەردوو گیانەکەی ڕاگەیاند. جگە لەوەی کە هەردوو گیانە بە 25 میلیۆن دینار سزا درراون، بەڵام با من پێتان بڵێم سزاکان زۆر لەوە گەورەترن. بۆ نمونە یاریگای نەورۆز کە لە ماوەی ڕابردوودا بوو بە جێژوانی هاندرانی تۆپی پێ و خەڵکی سلێمانی بە کوڕ و کچ و پیا و ژنەوە دەڕۆشتن یاریگاکە و یاریەکانی یانەی نەورۆزیان دەبینی و هانیان دەدا. بەڵام بەهۆی گرژەکانی ڕابردوو یانەی نەورۆز و زاخۆ ڕوبەڕووی کۆمەڵێک سزای دارایی گەورە بوونەتەوە. بۆ نمونە ئێمە کە قسەمان لەگەڵ بەرپرسانی یانەکە کردووە، ئەوان باسییان لەوە کرد 13,000 کورسیمان هەیە بۆ هەر یاریە کە 13,000 کەس ئامادە دەبێت. لەو ژمارەیە 1500 کورسیان بە VIP دێنە ژوورەوە کە 15,000 دینار دەدەن و لە بەرامبەردا 11,500 کورسیەکەی دیکە بە 3,000 دیناری دێنە ژوورەوە. بەخۆی گشتی هەردوو ژمارەکەش ئێمە لێکمان داوەتەوە 56 میلیۆن دینار دەخات بۆ هەر یاریەک. یانەی نەورۆز کە 5 یاری لە یاریگای خۆی ماوە لە خولی ئەستێرەکانی عێراق لە مۆرزەدا، بەماش ڕوبەڕووی سزایکی قورس دەبێتەوە. لەگەڵ 25 میلیۆن دینارە سەر و 300 میلیۆن دینار زیانی دارایی دەخات. یانەی زاخۆش بە هەمان شێواز تووشی زیانی دارایی گەورە بوو، بەڵام زاخۆ بە بەراورد بە یانەی نەورۆز کەمترە لەبەرەوەی بە پێیەوەی کە بەرپرسانی یانەی زاخۆ بە ئێمەیان گورت ئەوان بۆ هەر یاریەک 10 بۆ 13 میلیۆن دینار لە بلیتی هاندران کۆ دەخەنەوە. یانەکە لەگەڵ ئەو 25 میلیۆن دیناری سزا درراوە بە تەقریبی نزیک دەبێتەوە لە 80 میلیۆن دینار کە سزای بەردەکەوێت. بەمەش هەردوو گیانە کوردستانیەکە نزیکی 400 میلیۆن دینار سزا دەدرێن. هەموو ئەو سزایانش پەیوەندی بەوە هەیە کە هاندران نەیانتوانی خۆیان بگرن و بە ژیانێکی وەرزشیەوە مامەڵە بکەن. بۆیە یانەکانیان خستە ژێرباری ئەم زیانە قورسەوە. وردەکاری ئەم هەواڵە لە 964 دۆتکەی ئاردی وەربگرن.